بەڵێ هەر سەبارەت بە دۆخی ناوچەکە ئەگەری زیادبوونی مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان گفتوگۆوەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر کاوە مەحموود سیاسەتمەدار و سکرتێری حزبی شیوعی کوردستان لە هەولێر و لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لێبێتوم، کاتتان باش. وەکوڵێن دۆخی ناوچەکە ئەکوڵێت لە غەزە شەڕێکی گەورەیە و هەڕەشەی گروپە چەکدارەکان لە ناوچەکە هەیە. ئەمە دۆخی کە ئێستا لە ناوچەکەی تا چەند مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە؟ زۆر زۆر سپاس. هەڵبەتە هەرێمی کوردستان بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم کێشەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بە تایبەتی لە غەزە بێگومان کارتێکردنی خۆی و لێکەوتەکانی لەسەر هەموو ئەم ناوچەیە هەیە و بە تایبەتی ئەوەمان لەبەرچاو بێ کە ناکرێت ئەو شەڕی لەوێ ڕووەدا بە شێوەیەکی دابڕاو لە ململانەی سیاسی لە ناوچەکە تەماشا بکرێ و بە تایبەتی ململانەی هەرێمایەتی و ململانەی نێوان ئەمریکا و ئێران و ئەمانش بێگومان ڕەنگەداتەوە لەسەر هەموو ناوچەکە و ئەم ململانەی کە لەوێش ڕوویدا هەڵبەتە پاشخانی خۆی هەبووە، واتە ناکرێت دابڕێت لە بینی ئەوەی کە بوونی میلیشیای جۆراجۆر لە سووریا حیزبوڵڵا یان ئەو میلیشیانەی کە نزیک ئێرانن یان میلیشیا عێراقیەکان کە سەر بە وەلایەکان لە سووریان و قەسەکردنی ئیسرائیل و ئەم ناوچانە و ئەو ناکۆشانێک کە لە ناوچەکە هەیە و ئەمەش وای کردووە تەنانەت هەڕەشەکان لەسەر قەواعیدی ئەمریکی هەبێت لە عێراقدا و بینیمان هەری قەسف کرا و هەولێر مەتاری هەولێر بە درۆن و ئەو بابەتانە جگەلەوە ئەم حاڵەتە هەیە. بەڵام ئەوەی کە ئێمە جەختی لەسەرەکەینەوە پێش ساڵێک ئێمە لە لیژنەی کاری هاوبەشی چەپی کوردستان وەکو پێشتر لەم بابەتی ئێوە هاوڕێبەڵێن سکرتێری حزبی زەحمەتکێشانی کوردستان ئاماژەی پێکرد. ئێمە هەوڵێکی زۆرماندا سەبارەت بەم مەترسیانەی کە هەیە بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت، دەستوری هەرێمی کوردستان هەبێ و هەوڵدەین دیالۆجێکی نیشتیمانی هەبێت کوردستانی. و پێمان وایە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان پێش ئەوەی غەزە هەیە. یعنی بۆ نمونە ئەگەر ئێمە بەوردی تەماشا بکەین، ئێمە پەرلەمانمان لەدەست چوە، ئێستا پەرلەمانی کوردستانمان نییە، مفۆزەی انتخابات نییە، حکوومەتی کوردستان بووە کاربڕێکەر و ئەنجومەنی پارێزگاکان هەوڵشیانراوە لە محکەمەی ئیتیحادی ئەو زەختەی کە کرا لەسەر قەزیەی فرۆشتنی نەوت و بابەتی بووجە و موژەش ئەبینی جۆرێک لەگەمەکردنە بە خەڵکی کوردستان و ئەو ناکۆچانێکە لە بینی عێراق. ئەمانە هەمووی هەڕەشەیە لە ڕاستیە و ئەم هەڕەشەیە بە خۆ تەسلیمکردن بۆ بەغدا و بۆ تاران و بۆ ئەنقەرە جێبەجێ ناکرێت. ئەم هەڕەشەیە پێویستی بە پیاداچوونەوەیەکی تەواو هەیە سەبارەت لە کوردستانە دەبێت چی بکرێ. بۆیە جا پرسیارەکە لەگەڵ هەواڵانویستە بۆ ئەم دۆخە بۆ ئەوەی ئەم مەترسیانە دوور بخێنەوە یان هیچ نەبێ بیپارێزین. بەڵێ ئەم مەترسیانە درخستنەوە ئەم مەترسیانە پێویستی بە پێداچوونەوەیکی ڕەنەگرانە هەیە، پێویستی بە کۆنگرەیەکی نیشتیمانی کوردستانی هەیە، دیالۆژێکی نیشتیمانی کوردستانی هەیە و ئەم بابەتە لەوانەیە دەست پێ بکە بە بەستنی بۆ نمونە کۆڕێک یان بەستنی کۆبوونەوەیەک لە نێوان لایەنە سیاسەکان. بەڵام پێم وانە بەوە تەواو بێت، چونکە پێم وایە بە بەستنی تەنها کۆبوونەوەیەک ئەم بابەتە تەواو نابێت کە گرنگە ئەم کۆبوونەوەیە بە تایبەتی ئەو مەترسیانەی کە هەنووکەین. بەڵام دەبێنێتەوە چۆن کار بکرێ بۆ ئەوەی وەکووتم کار بۆ بکرێت کە دیالۆژی نیشتیمانی کوردستانی هەبێ، بەرنامەجێک هەبێ، مراجعەکردنی سیاسەتی ئابووری هەبێ، یەکگرتنی دام و دەستگاکان هەبێ، یەکگرتنی هێزی پێشمەرگە هەبێ، چونکە بێ ئەم حاڵەتانە دیسانەوە بە بەیاننامەیەکی سیاسی چەند لایەنێک ئیمزای بکە یان کۆمەڵ لایەنەکان ئیمزای بکە گۆڕانکاری ئەنجام نادرێت. بەڵێ دکتۆر، لە ماوەکانی ڕابردووە چەند جارێک پارتی دیموکراتی کوردستان داوای یەکدەنگی و کۆدەنگی لە لایەنەکان لە هەرێمی کوردستان کردووە. هەندێک جار ئەوەندە جەختی لێ کردوێتەوە بەشێک لە لایەنەکان پێیان وا بۆ ئەمە ئەگەر یەکدەنگی و کۆدەنگیە بێت تەنها لە بەرژەوەندی پارتیە نەک لە بەرژەوەندی هەرێمی کوردستان. ئێستاش کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان بە سەرپەرشتی سەرۆک بارزانی لە کۆبوونەوەیە بۆ تاوتێکنی چەند پرسێک یەکێک لەوانە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانە.
چارەسەر سەرەکیەکە وەکو تۆڵی تەنها ئەوە نیە لایەنە سیاسیەکان کۆبنەوە ئیمزای بکەن پێتان وانە خۆی کۆبڕیاردان لە کۆبوونەوە و ئامادان بۆ ڕێککەوتنێک درکردنە بۆ مەترسیەکە هەیە لەسەر هەرێمی کوردستان هەر لایەکی سیاسی لە کوردستان حزبێکی سیاسی کە ئاراستەکە و بانگەشەکردنی بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسەکان بێ بۆ جۆگرتن لە یەکتری بێ من پێم وایە ئاراستەیەکی ڕاستە و ئەبێ هەمومان پشتگیری هەر ئاراستەیە بکەین لە هەر لایەنێکی سیاسیەوە بێ بۆ ئەم مەبەستە ئەبێ بە شێوێکی ئەرێنی ئەم بابەتە هەسەنگانی بۆ بکەین بەڵام دەمێنێتەوە گرنگە زەمینەی بۆ خۆش بکرێ لەلایەکەوە دومین بابەتەکەش هەر ئەوە نییە بە بۆچوونی ئێمە کە تەنها بە کۆبوونەوەیەک ئەم بابەتە کۆتایی پێبێ پێم وایە کۆبوونەوەیەک لەوانەیە زەمینەیە خۆشکە بۆ هەنگاوی دیکە چونکە ئەم وەزعی کوردستان پێویستی بە پیاداچوونەوەیکی سەراسەری هەیە یەکێ لەو پیاداچوونەوە ئێمە بەشدارین لە پرۆسەیەکی سیاسی لە عێراقدا ئایا ئەو پرۆسە سیاسی دوای 20 ساڵ لە 2023 دەستی پێکردو ئێستا ئێمە لە 2023 داین ئایا ئەو پرۆسە سیاسیە ماوە یان نەماوە ئایا لایەنی کوردستانی چۆن هەسوکە دەگەن ئەم پرۆسەیە بکە بە شێوەیەکی یەکگرتو و جگە لەوە ئێمە لە 92 هەڵبژاردن کراوە لە کوردستانە ئایا ناکرێت بە شێوەیەکی ڕەهنەگرانە هەڵسەنگاندنی بکرێت بۆ شێوازی حکومڕانی لە کوردستان بۆ ماوەی ئەو چەند ساڵە خۆ ناکرێت هەر لە خۆمان ڕازی بین هەمومان بۆیە وەکو بتم هەم نزیک بوونەوە و کۆبوونەوە پێم وایە ئەمە هەنگاوێکی گرنگە بەڵام دەبێنێتەوە چۆن ئەو کۆبوونەوانە ببێتە زەمینەیەک بۆ نەخشەدانان بۆ پلاندانان بۆ ئایندە کە هەوڵ درێ کە هەنگاوەکان بۆ ئاراستەیە بێ مەرجعیەتێکی خەڵکی دروست بێ مەرجعیەتێک دروست بێ کە پشت بەسێ بە گەلی کوردستان بتوانین پەرلەمان لە کاتی خۆیان هەڵبژاردن بکرێتەوە بتوانین دەستورمان هەبێ و ئەم مەرجعیاتانە یەکلای کێشە ناخۆیەکان بکاتەوە چونکە ئێستا لەم هەلوو مەرجەیە من پێم وان نییە ئەم هەلوو مەرجە سیاسیە بە تاکە حزبێکی سیاسییان بە تاکە مەرجعێکی سیاسییان تاکە کەسایەتێک کە توانێت قیادەی ئەم وەزع بکە ئەمە پێویستی بەوە هەیە کە گەلی کوردستان بێ بە مەرجع خەڵکی کوردستان بێ بە مەرجع و ئەمە پێویستی بە پەرلەمان هەیە بۆ پێویستی بە دەستوری هەرێمی کوردستانی بەڵێ بەڵام پێتان وانی ئەوەشی پێویستە تەواوی لایەنە سیاسیەکان بیر لەوە بکەنەوە کە بەرژەوەندی حزبی یاخود بەرژەوەندی تاکی خۆیان وەلا بنێن دواتر کە گەل بتوانێت مەرجع بێت نەکەوەی کە ئەلایەنێکی سیاسی کۆمەڵەکان بە ئاراستێکی تر کۆمەڵێکی لایەنێکی سیاسی بە ئاراستەیەکی تر پێم وایە ئەوەی جەنابەت باسی کرد ئەوە بەشێکە لە بەدیهیات یعنی یەکێکە لەو شتانەیە کە بەر حزبێکی سیاسی پرسیاری لێ بکەیت ئەگەر واش بیر نکاتەوە بێگومان هەروە دەڵێ ئەڵێ ئەبێ ئێمە بیر لە بەرژەوەندی بەرتەسکی حزباتی نەکەینەوە بەڵام دەبێنێتەوە چۆن بەکردەوە زەمینە بۆ ئەم حاڵەتە خۆشەکەی من پێم وایە زەمینە خۆشکردن بۆ ئەم حاڵەتە ئەوەیە کە تۆ مەرجعیەتێکی تر دروستکەی کە ئەو مەرجعیەتە دەستوری هەرێمی کوردستان بێ ئەو مەرجعیەتە مەرجعیەتی خەڵکی کوردستان و گەلی کوردستان بێ و ئەمەش پێویستی بە پیاداچوونەوەیکی ڕەنگرانە هەیە پێویستی بەوە نیە هەر لایەنێکی سیاسی خۆی بە ڕاست بزانێ بڵێ ئەوەی کە کردومە هەمووی ڕاست بووە توانای ڕەنگرتن لە خۆی نەبێت چونکە هەڵسەنگاندنی ڕەنگرانە ئەوەیە کە ئەو لایەنە سیاسیانە لە سەرتاوە ئامادەبوونیەوە بێ ڕەنە لە خۆی بگرێ ئەم حکوومەتە ئامادەی ئەوە هەبێت کە ڕەنە لە خۆی بگرێ بێ بوونی چەمکی ڕەنە لە خۆگرتن دەسەرتاوە و ڕەنە لە هەموو وەزعەکە تۆ ناتوانانی هەنگاو بنێ مەبەست لە هەنگاوەکەش لەمەدا چییە مەبەست لە هەنگاوەکەوەیە کە متمانەی خەڵک بە نەریتی شۆڕژێری بە بزوتنەوەی ڕزگاری خواتی گەلی کوردستان بە بەردەوامبوونی گەلی کوردستان بە مقاومەت زیاد بێ ئەمە ئەساسی قەزیەکەمانە چونکە مەترسیەکان ئێستا لەسەر نەریتە شۆڕژێرەکانە بەڕێز دکتۆر کاوە مەحموود سیاسەتمەدار و سکرتێری حزبی شیوعی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا بوو سوپاس بۆ بەشداریتان دکتۆر